براستیشک ئەوەی ڕۆژە سێی هەشت ئەم دنیای و عالمی هەمووی شەرمەزار دکەین البەروان منظمێت داعشێت تیرۆریستên داعش کەسی هێڵتانه ئەو ژن و کەچێت مەش دەستوان نەیناینە دەرە و هەتا ئی وەکی ئیر و ڕۆژ چوحل بۆڤان ئەوەرە ناتیە دیتنە مە گەلک جاریا دیتی گەلک دەولەتێت دنیای و عالم ئەوەرەت بت دەولەتا خۆدا بۆ شۆلێ هەیڤەکی هەتا دوو هەیڤە بلا 2 ساڵە بەس ڕاستیشێک شەرمەزاریە ئەوە 7 ساڵە هێشتا بنوان کەمپادا بنوان خیڤەتادا چوحەلا بۆوان نابینە ئەم سەرێ خۆت چەمینین بۆ شەهیدên شنگالێ ئەو ڕۆژە کە ڕەشک و ئەو جینۆسایدل بەرچاوێن هەموو جیهانێک کە هاتیەکردن بدەستێن ڕەشێن تیرۆریستên داعش ئیرۆ چەند ئیرۆ سەدان کەچ و دەیکن ما زارۆکên ئێزدیا هێشتا نەهاتینە ڕزگارکردن هێشتا خەڵکێ مەیە شنگالێ دکەمپادا دژین داخوازا مەژ حکوومەتە عێراقیە حکوومەتە هەرێمیە کو ئابادانکاریەک بۆ شنگالێ بێتە کرن و خەڵکێ مە بزبرتە سەر جهێن خۆ الپێشیێ ڕێز و سڵاو بۆ گیانێ پاکی و پاقژێ ڕۆحا شەهیدên شنگارێ و سەرێ خۆت چەمینین بۆ وان شەهیدا بڕاستی ڕۆژە سێی هەشت 2014 ڕۆژەکە ڕەج و سەری جیهانێ هەمووێدا ژبەر و البەرچاوێ هەموو جیهانێ هەموو عالەمێ ئەف تیرۆریستên داعش رابوون ئەبکارێکی نەمرۆڤانە کو هەزاران کەچ و زارۆکێن مەڕڤاندن زارۆکێن ئێزدی البەرچاوێ هەموو عالەمێ ڕۆژەکە ڕەشە بۆ عالەمی هیویدارین ئەش کۆمەڵگەی دەولەتی ئەش حکوومەتە عێراقیش حکوومەتە هەرێمێ و ڕێکخراوێن مەدەنی و هەوڵک بێتەکردن شنگار بێتە ئابادانکردن دا ئەف خەڵکێمە هەتانهۆت کەمپادا مای ئەبزەڤرتە جێت خۆ چەنگ و گەلک ئەتکەمپادا حالێوان ئێڕەزیلە